لە بەرامبەرە وردە وردە شەڕ و پێکدادان دروست بۆ لەگەڵ جەماعەتی پارتی، ئەنجا لەگەڵ سۆشیالیست، جا لەگەڵ گروپەکانی ترکە هەبوو، تەنانەت لەگەڵ پاسۆ کە 75 چەکداریان هەبوو. پاشان بەرەیەکی تر لەو ناو شاخانە دروست بوو بە شەڕە شۆق و شەڕە خوێن کوردیا کوشت لەو شاخ و چێوە کە هیچ کەسێکی تری لێنە بە غەیری ئەم چەکداران بە چەکی عێراق لە هەموو لایەکۆ چەکیان نەدرایە. دوو بەرە دروست بوون، بەرەیەکیان ناوی جوقت بوو، جەبهەی وەتەنی قەومی دیموکراتی، ئەمە پارتی بوو، حیزبی شوعی بوو، ئەوانی تریش کە لەگەڵ یابوون. حیزبی ئیشتراکیش سۆشیالیست بوو بە دوو بەشە، حشک حیزبی اشتراکی لەم لابوو، حسک دوایی کەوتە ئەم لە حیزبی سۆسیال دیموکراتیکی ڕەسوڵ مامەند و ئەوانی تر کە ئێستا کاکە حەمەد حاجی مەحموودی بابڕێ پاسۆکی شەروە. لەم لاوەش جوود دروست بوو، جەبهەی وەتەنی دیموکراتیکە یەکێتی بەربڕێ لەسەرەوەی کە حیزبی شوعی لە پشتاشان و قەرناقا و لەو ناوچانە بوو. لەبەرەوەی کە چوو بۆ تەرەفی پارتی، ئەم شەڕە خوێناوێ لە هەموو شاخ و چێوێکا دروستە بوو، لە هەموو شاخ و چێوێک. ئەو کەسانەی بیریان دێ هەموو دەشتی شارە زۆر بست بە بستی لادەکانی دەشتی شارە زۆر خوێناوین بە خوێنی یەکێتی و سۆشیالیزم. پێشمەرگەی بۆی جێڕام و هیچ سۆشیالیزم وتی 16 ساڵ سۆشیالیزم هەر ئاوڕماندایەوە یەکێتی بەدوامانەوە بوو بۆ شەڕ. لە کاتێکا کە هجوومانەکرایە سەر لە بانی شار، کاکە حەمەد حاجی مەحموود خۆی لە بانی شارا بوو کە تیارە و تۆپەکانی قەسفیانە کرد. لەو کاتەشە هجوومی یەکێتی لەسەر سۆشیالیست هەر نەوەستە. یەکێتی خوێنی نەزیفی کوردایەتیەکە بوو. جەلال تاڵەبانیش ڕئیسی ئەو خوێنەیە لە سەرەتا شێوە هەروە.